بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. لأنزام دا هندێک يعني شت ڕوو بداتن کە لە بێزانستیەوە سەر ئەگریتن. جا ئەفەرمێت ويستحب تسمية المهر في النكاح فإن لم يسمى صح العقد. ئەفەرمێت سنەتە ناوهێنانی مارەیەکە لە کاتی مەجلیسی عقدەکە کە گرێبەستەکە ئەکرێتن، ئەو کوڕە ئەو کچە ئەخوازیت و لێی مارە ئەکرێتن، ئەو کچە لەو کوڕی مارە ئەکرێتن. ئەدی ئەگەر هاتوو زیادە فەرمێچە یوستەحەب، ئەی ئەگەر هاتوو ناو نەهێنرا مارەیەکە صح العقد، عقدەکە دروستە، ئەو گرێبەستە واتە ئەو کچە لەو کوڕە مارە بۆ و عقدەکە و گرێبەستەکە هیچ کێشەیەکی نییە. بەڵام چ ڕوو ئەداتن؟ ئەفەرمێ ووجب المهر بثلاثة أشياء. طبعا عقدەکە دا ئەمەزرێتن و مەهر المثل جێگیر ئەبێتن. ئەگەر هاتوو ناو نەندرابوو یعنی عقدەکە باس نەکرابوون، ئەفەرمێت ئەوە گوتمان سنەتە. ئەو جار ئەفەرمێت مەهر واجب ئەبێتن لەسەر زاوا لەسەر کوڕەکە بە سێشت. ئەو مارەیە کە یعنی واجبە بدرێتە ئەو کچە ئەو ئافرەتە کەوا لەو پیاوە مارە ئەکرێتن، یەکەمیان ئەن یەفریضه الزەوج على نفسه. ئەو پیاوە کاتێکەوە ئەو ژنە ئەخوازێتن بەر لەوەی کە بچێتە لای لەسەر خۆی واجب بکاتن کە ئەو ئافرەتە بۆ منە لەسەر 25 مسقال مارەیی لەو کوڕە بێتن. ئەوە 25 مسقال لەسەری واجب ئەبن. ئەو یەفریضه الحاکم، یاخود قازی حاکم لەسەر ئەو کوڕە دابنێتن کەوە ئەو پیاوە بۆ نمونە 25 مسقال لە بۆ ئەو ئافرەتەی بکاتن. ئەو یەدخل بها فيجب مهر المثل. یان بۆ نمونە هیچ شتێک لەوانە نەبوو، چۆ لای جیماعی لەگەڵ کرد، کاتێک کە گواستیەوە و جیماعی لەگەڵ کرد، ئەوە مەهر المثل واجب ئەبێتن لەسەر ئەو پیاوە. مەهر المثل واتە عولەمای شافعی بەوەیان اعتیباردانایە چێ لەو ئافرەتە نزیکترە لە ڕووی نەسەبەوە ئەوە اعتیبار بەوانەکرێتن. چێ لە ڕووی نەسەبەوە نزیکترە ئەگەر شویان کردبوو ئەو جا ئەرحام دێتن، یعنی حتا بڵێن خوشتی بابوو، بڵێن خوشتی خۆی و برازا و ئەوانە پێش ئەخرێن حتا لە سەرداچیشی. مەهر المثل بەو شێوازە لەسەری واجب ئەبێتن چێ لەوان نزیکتر بوو کە لەسەر چەندی مارە کرابوو، ئەوە ئەو ئافرەتە ئەو مندەی پێویستە لە بۆی بکاتن ئەو پیاوە. واتە ئەوە لە حاڵەتێکدا بوو ئەگەر هاتبوو ناوی نهێنابوو مارەیەکە چەند بوو. ئەگەر هاتبووش لە عقدەکەدا ئەوە هیچ کێشەیەک نییە، هەر لە ئەوەلی ڕاعقدەکە بە ڕوونی و بە شەفافی بەڕێکرایە. بەڵام ئەگەر ئەوەی نەکردبوو، طبعا لێرانەدا هەندێک شت دێتە گۆڕە، ینی جاروە هەیە بۆ نمونە بڵێن ئەو پیاوە مارەی کردیە و دەمرێتن یان ئەو ژنە دەمرێتن، ئەوانش حاڵەتێکن کە بە حەقەت دووبارە مەسەلەی سداق و مارەی و ئەوانش لەسەر پیاوەکە واجب ئەبێتن پێویستە ئاگادار بێت، چونکە زۆر جاروە هەیە لە کاتی مارەکردنەکە هیچ کێشێک دوایە ئەو پیاوە ڕێگایان دوورە بە حادسی سیارەیە ئەوەیە، یعنی شتێک بۆ ئەداتن خوا پەنامەنداتن بڵێن ئەو ئافرەتەوە وفاتە کاتن یاخود ئەو پیاوە وفاتە کاتن، ئەو دووبارە مارەیەکەی لەسەر واجب بێتن. جاء فرمي وليس لأقل الصداق ولا لأكثره حد. لبو زوري وليس لأقل الصداق، لبو كمي ماريي ولبو زوريكي هيج سنوريك نية. يعني أجر بيت وبون منا كسانك خاندان بن مارييشي زور لبو كتكاني هندا بنينو بەرامبەرەکانیشیان خانەدان بێشتێکی ئاعتیادیە، بەڵام ئەو ئاعتیادیە نەپڕژێتە ناو کۆمەڵگا بە شێوازێ خەڵکێکی کەم دەرامەتیش ساولەوە کە زۆر جاروەیە فەقیر بەڕبەی
دەوڵەمەندی حاڵ و ماڵی خۆی ئەچێشتن ئەوە لێرە کێشەکە پەیدابیتن، یعنی ناکرێت کسە دەوڵەمەندێک هەموو ژیانی لە ناو ناز و نیعمەتدایە کسە هەژارێکیش بێ خۆی بینیتە تای تەرازووی کە دەڵێن ناکرێت نەک بۆ مانای ئەوە شایسەنەیە، بەڵام نا ژیان وایە، ینی ئەمە مەسەلەوە نییە ئیسلام هەوڵی تەبەقات و هەوڵی چینایەتی بدەن، نە، بەڵام هەمیشە جیاوازیش هەبووە. بۆیە سنوور نییە. تەمان معلومی جەنابتانە کە لە سەردەی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێتن زۆرێک لە بڕیارە شەرعیەکان کە تەسبیت بوون و ئیجتیهاداتی فوقەهای سەحابە کە کرا، یەکێک لەوانە کە ویستیان حەدی ئیزت ئەوە دابنێن، ئیمارەی دابنێن، بەڵام لە ناو وتاردا ئیتر پێچێ وتاری جومعەوە بێتن کە ئافرەتێک وە جواب دێتن کە نایەوێتن، یعنی ئەو حەقە بەسەر ئیمامی عومەردا ڕەد ببێتن. بۆیە سنوور دیاری نەکراوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەدحی ئەو ئافرەتانەی کردێت کە لە مەسە مارەیەکی کەم، بەڵام دووبارەش مارەیی کەم بەڕاستی کێشەیە، جار وهەیە ئەو پیاوە ڕێزی ئافرەتەکەی نازانی، ئەوەی کە بوو بیتە باب و کچی هەبی دەزانی، ئەوەی کە گەنج بی و بێ بچیتە مەیدانێ ئەویش بەلایەکەی دیکەدا، نەشیش بسووتێنە کە باب فعلەن وایە، یعنی دەبی ڕەچاوی ئەو ئافرەتە بەستە زمانش بکرێتن، ئەوەی هەیتی ونیتی لە سەروەت ئەو مارەیەیە کە زۆر زار ئەو حەقەشی دەفەوتێتن. باشتێکی ئێستا زانایانی ما 19 دانایە، وەڵاهی 19 شتێکی زۆر زۆر باش بووە، خۆزیە ئافرەتان 19 لۆ کرابە و پیان وەکرابە، لۆیان کرابە پێشیان وەکرابە، قالبیان هەموو بۆ زێڕ، بازنیانە بوو، خەناوکەیانە بوو، گەنە هەر گەردەنێکی جوانیانە بوو، گوارەیانە بوو، ئەلەو 19ش ئەمە تەعەداما کردیتە سەری، زۆر جاروەیە لێمان وەرگرتینە بە قەرز و نەشمان دایتەوە و داوای گەردەن ئازاییشمان کرد، ئەوە حەقێکە کە دەبی تاڵە، بەڵام دەبی باز بکرێتن. ئاجاممە بەسمەوە نییە لێرانە مافی ئافرەتان زۆر بەرز بکن، نە، حەقە وآتوا النساء صدقاتهن نحلة، نابی ئەوە بکرێتن وەکو بڵێن نەتێکیان لەسەر بکرێتن، خوای پەروەردگارە فەرمێ وەکو بەخشێکی خۆش پێیان بدرێتن، بەڵام ئەمە جاروێ لە کەمیەکەش حەقمان خواردن، لە زۆریەکەش دڵی قەید ناکە بامارە بی پێشتر ئیتفاقیکەن با ئەو سنوورە هەبی، ینی ئەو ڕێژەیە دیاری بکرێ، بەڵام ئەمە گەردەن ئازاکەم یان داوای گەردەن ئازاییەکە هەل لە ئەوە لێڕا نەوەڵا لەسەر ئەو ژمارە زۆرە با نەبیتن ئەوەندی هەشە لێ بکە، ئەتو خوا پێداوی لەسەر 19 ئەوە کردی خۆ کە مامۆستا فەرمووی 19 نەی فەرموو لە 19 ڕاوەستا، 19 با مارەیی بی ئەتو 30 لۆ بکە، دەیلی کەشی وەکو بەخشش لۆ بکە، شتێکی بڕێ پێدراوە. ینی ئەو شتانە بە حەقەت جاروێ لە کۆمەڵگا نازامی تر چۆنە، ینی سوء التەفاهومە ڕوو ئەداتن، یاخود هەر جۆرێک لە زوڵمێکە لە ئافرەت ئەکرێتن لەوەی کە مارەیەکە لە زۆر و لەکەم پێی ڕەوا نابینرێتن، ئەوەش بەڕاستی حەقێکی شەرعیە وەکو میرات پێویستە ئافرەتان محروم نەکرێن. ويجوز أن يتزوجها على منفعة معلومة، دروستە ئافرەت جگەل لە سیداق کە زێڕ و ئەوانە زیاتر بڵێن بووینە مارەی لەسەر سوودێکی یعنی دیاری کراویش مارە بکرێتن. لێرانە دەڵێتن بۆ نمونە تعلیمی قورئان کە لە سەردەمی ئەسحاب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرکردنی قورئانی بە مارەی داناوە، بۆیە منفعەیە لێرانە ئەوە جا بەگوێرەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی عولەما منفعەیەشیان کە دیاری کردیا تعلیمی قورئان، یعنی فێرکردنی قورئانیان بە مارەیی بەڕەوا بینیوە، بەڵام دووبارەش یعنی ئەوە کە دەکرێتن کە خوا پێداوی ئەو ڕۆژەی کە لەسەر عومرەیەکت ئەوە کردیا عومرە 10 وەرەقەی تێ ئەسیتن کە بردیتە وینێتەوە با دابنین 15، یعنی دوایە گەر هەندێک زێڕی لۆ بکە ئەو گەنجە چ مانیعەکەیە؟ یعنی ئەو ئافرەتە کە لە حەقی خۆی خۆشەوی کە ئافرەتێکی ئەوەندە محتەرەم و سنجینە ئامادەیە بە شتێکی عیبادەتی لە مێردی خۆی خۆش بێ، مانای ئەوە نیە کە ماڵیشی بۆ نەکرێت، شتێکی جوانە، شتێکی ڕەوایە، یعنی لە ڕوانگەی شەرعیەوە بڵێن ئێستا زۆر زان لەسەر عومرە و ئەوانە ئەکرێتن، بەڵام با دوایش زێڕی لێ بکرێتن خۆی هیچ مانیعێک نییە. ويسقط بالطلاق قبل الدخول نصف المهر، بە تەلاقدانی ئەو ئافرەتە بەر لەوەی کە ئافرەتەکە پیاوەکەی بچێتە لاو بیگوازێتەوە جیماعی لەگەڵ کاتن نیوەی مارەیەکەی لەسەر لا ئەچیتن، واتە هەر نیوەی دەکەویت.
دێنە سەر باس و بابەتێکی کە باسی وەلیمە ئەکاتن ئەو خواردنەی کەوا لە بۆ ژنگواستنەوە ئامادە ئەکرێت والوەلیمة على العرس مستحبة والإجابة إليها واجبة إلا من عذر. بس يسار كلمة بريتوە. طبعا زۆر جۆرە دعوتمان هەنا ئەمە لە ڕوانگەی شەرعیەوە، یعنی خان دروستکردن و جاران کە بڵێن سونەتکردنی منداڵان عینی بە هەمان شێوە دعوەتی لۆکراوە، مەسەلەی ژن و ژن گواستنەوە، کۆمەڵێک لەو بابەتانە کەسێک لە سەفەرێکی دوور هاتیتەوەوانە هەموو وەلیمە بووینە. جایەک لەوانە وەلیمەی ژن گواستنەوەیە کە سنەتێکە ئینسان ئەنجامی داتن لەبەرەوەی ئیعلانکردنی زەواج شێتێکی پێویستە لە ئیسلامدا، و وەڵامدانەوەشی واجبە مەگەر عوزرێکی شەرعی هەبێتن. بزانی لەو شوێنە تاوانەکرێتن یاخود نەخۆشبی پێت نەکرێتن، ئەجینە ئەگەر هیچ هۆکارێک نەبیتن پێویستە بەدوو ئەو کەسە دابچی وەڵامی بدەوە، چونکە لەوانەیە بە زۆری لەو سەردەمە یەکجار کابراژنێ بینیتن، ئەو جارش پێخۆشە تو لە دەور و پشتیبی ینی دڵی مەشتێنە، دڵی خۆشە بیتن. کابرا چەند بە تازیەی دڵی بە خۆشەویستانی خۆی ئەکرێتەوە و خەمەکەی لە سەسوکە بیتن بە ژن گواستنەوەش بە هەمان شێوە حەزیلەیە ڕەفیق و دۆست و مامۆساکانی لەوێن دەروجودیانە بێ مەگەر عوزرێکی شەرعی هەبێتن دەنا پێویستە ئینسان ئامادە بێ. ئەو زادێتە سەرباس و بابەتێش کە پێویستە ئەو باسەی وەلابین هونی مامۆستا عەباس. والتسوية في القسم بين الزوجات واجبة. پێویستمان پێیە جەماعەت هەر چەند گەردەنم ئازاکەن وارد فیکم ڕەجل ڕەشید، یعنی دەبی وا بڵێن ئایا کەسمان تێدا هەیە پێویستی بەو بابەتە هەبێتن؟ بێگومان ئینشاءڵڵا بەئیعتیبار ما یەکون، وەنیە چێ دەزانی هەیە لە خەیاڵی دانیە بە چێڵێ پوشی نەگواستیتەوە، یعنی بێوێتن شتێ بکاتن هەموو شت دەبیتن. جا أفرمي والتسوية في القسم بين الزوجات واجبة. يكساني كردن لما بيني بزانا أفرميت والتسوية واتا يكساني كردن إنسان بيكساني لما بيني خزانكاني تعامل وتصرفات كما مليشي جوام كاتب واجبة، ولا يدخل على غير المقسوم لها لغير حاجة. ئەوەی کەوا کاتی نییە کە بچێتە لای بۆ نمونە هەر یەکەی 2 ڕۆژی لە بۆ داناوە، هەر یەکەی 3 ڕۆژی لە بۆ داناوە کە دوی هێنا هەفتەی کردیتە نیوە، ئەوەی کەوا ڕۆژی وینیە شەوی وینیە نابێتێتە لای مەگەر لە بۆ پێویستێک نەبێ، میوانی لەوێنە یان لەو ماڵی بۆ نمونە ناتوان وەکو پێویستە خزمەتی بکەن ئیتر شتێک لەو بابەتانە کە عوزرێک هەبیتن پێویستێک هەبیتن ئەجینا دەبی لە لای بمینێتەوە. وإذا أراد السفر أقرع بينهن وخرج بالتي تخرج لها القرعة. أجر ويستي سفر بكاتن طبعا هو روشي بيغمبري خواه صلى الله عليه وسلم لسفر كانوا لغزوات كانوا أنا أو قرعي أكاتن بشتي لما بين ينداويتن أوي كوا درتشو لو قرعيا لو بشكانا أو لقلا خوي دباتن نابي هر كسجوانا كي كتازي هنا وبويت خيزاني لە پێشەوەی سیارەی داینێ و خۆی پێ هەڵکێشی چکە تەوان ئەو شتا هەیە. کابرای دەوڵەمەند جاروە هەیە پێخۆشە لە پێشەوەی سیارە ڕاقیەکەی کە 8 دەفتەرە بە من هەرەوەن دێڵم پێخۆشە ئافرەتە گەنجەکەی لە پێشەوە بیتن. ئەوە زوڵمە. هەتا ئەو گەنج بوو عینی خۆت پێ هەڵەکێشە کە ئەو منداڵی لێبوو فەقیرە بە تەمەنداچوو ئەویش حەزی لێیە خزمەت بکرێت و لە خۆشی دابیتن. ناتو ئێستا ئەو کچە گەنجە تێنایە کە بوویتە خێزان و خێزانێکی گەنج تەیە، ئەوەش تاوانە بەڕاستی لۆیە حراشەکان زۆر بەهێزن لەسەر ئەو کەسانەی کەوا بەو شێوازە تعامل لەگەڵ خێزانەکانیان دەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەکانی زۆر حراشە ئامێزە. وإذا تزوج جديدة خصها ب7 ليال. ئەگەر هاتوو بۆ نمونە کردیە 2 3 4 ئەوە لە نوێ ئافرەتێکی هێنا ئەوە 7 شەو تایبەت ئەکاتن لە بۆ ئەو ئافرەتە ئینکانت بیکڕن ئەگەر هاتوو ئەو ئافرەتە کچ بوو. وب3 ئینکانت ثەیبەن ئەگەر هاتوو بێوەژن بوو هینابووی، چونکە زۆر جاروەیە کابرا ئیتر خزمی خۆیتی یاخود چۆنە
بێوەژنێک دەینیتن ئەوە سێ شەوی لە بۆ دائەنێتن، ینی ئەوانە خاریجی ئەو تەقسیماتەینەکەوا لە مابینی خێزانەکانی کردی وەکو مکافەیەک لە بۆ ئەو ئافرەتە کە یەکەم جار دێتە لای ئەو. وإذا خاف نشوز المرأة وعظها، ئەگەر هات و ترسا لەوەی کە ئافرەتەکە یعنی ملی نادا لەو تەعاملکردنی مێردەکەی واتە ناشیزە بوو، ئافرەتەکە ناکەوتە ژێر ئیطاعی پیاوەکە، ئەوە نەسیحەتێکا سەرەتا. فإن أبت إلا النشوز هجرها، ئەوە پشتی تێ ئەکا و جێ لێجیا ئەکاتەوە. فإن أقامت عليه هجرها وضربها، ئەگەر ئەو ئافرەتە بەستە زمانە بە نەزانی خۆی تەوانە ئەگەر تاوانبار بێ لەو کاتەدا هەر بەردەوام بوو، واتە ئەقامەت عەلەیهی واتە بەردەوام بوو لەسەر ئەو نشوزە، هەر لاملی کرد و نەکەوتە ژێر ئیطاعی مێردەکەی خۆی، ئەوە وازی لێدەنی لێ جیا ئەبێتەوە، واتە بۆ نمونە لەو ژوورەی نانوی لەسەر جێگاکەی نانوی پێکەوە و لێشێدا. تەمان لێدانێک کە شایستە بێ، نەک بۆ ماوەی لە دموچاوانیدا ئەزیەتی داواتە ئیتر ئەزیەتێدا. ويسقط بالنشوز قسمها ونفقتها، و ئەو ئافرەتە بەو نەکەوتنە ژێر ئیطاعی مێردەکەی مەحرومە بێتن، بێبەش ئەبێتن لە مانەوەی پیاوەکە ئەگەر بێت و چەند ژنێکی هەبن چێتە لای، واتە و نەفەقەشی لەسەر پیاوەکە لا ئەچێتن. ینی بەڕاستی شتێکی خراپە، ئافرەت زۆری شوایە، ینی بەداخەوە ئافرەت دەکەوێتە ئەو حاڵەتەی تەمان ئینسان ناسکە، بەڵام دەی پیاوەکان بەڕاستی زۆر زۆر ئیداری بن. بۆیە ئەوەندەی ئەمن بە ینی کورد بینی خۆم و بە بێزانستی خۆم بینیتم، هەر پیاوێک بچێتە ئەو مەیدانە دوو ڕوکنی ئەساسی پێویستن، دوو ڕوکنی ئەساسی پێویستن لە بۆ مەسەلەی تعدد، واتە بەڕاستی کارێکی قورسە. یەکەمیان ئیدارە، دومیان دارایی. دوو خاڵی زۆر زۆر پێویستن لەو پیاوەدا هەبی. ئەگەر کەسێکی ئیداری نەبێ، بەڕاستی یەک ژنی پێ ئیدارە ناکرێ، کە منداڵی پەیدا بوون، کچەکانی گەورە بوون، کوڕەکانی گەورە بوون، بە تایبەت ئەوڕۆ پەروەردە زۆر زۆر قورسە. دابینکردنی ئەو منداڵانە جاروەهەیە زۆر زۆر لە خێزانت قورسترە. ئێجا تو ژنی دووەمیش بینی و لەویشت منداڵ بێت و دوو عائیلە و دوو ئاگردان و دوو ئەوە تر زۆرە کاتە. جاروەیە ئیداری یەک عائیلەی پێ ناکرێت. ئەدی ئەگەر بکاتە دوو، ینی زۆر جارەمە دەڵێن وەڵاهی ئەو ماڵە ینی کابرا وا ئەڵێ کاکە وەڵای لەگەڵ ژنی یەکەم بینی ناخۆش و چوو دووەمینە کاکە خوێ بە برینداکردنە لەو ڕۆژگاری. ئەتو یەکەمی پێت تەرتیب نابوو، جا بچی ئی دووەم بینیتن، لێ بەڕاستی ناخۆشە، ئەرکێکی قورسە. و ئافرەتانیش با بزانن ئەوە شتێک نییە پیاوان هەر لە خۆشیدا بیکەن. چەندین پیاوەیە کە ژنی دووەمی هێناوە ناچار بووە، خزمەت نەکراوە، میوان بووە لە ماڵێ، بێڕێزی دەربارە کراوە، ژنەکە هیچ حەقێکی مێردایەتی نەدایتێ. وەڵاهی ئەو پیاوە مستحقی ئەوەیە ژن بینیتن، بەڵام بە مەرجێک ئیدارەیەکی باش بکە و داراییشی هەبێتن، چونکە بە ڕەزیلی برنە سەر ژیان و بە هەژاری و بە نەداری ئەتوو دوو ماڵ بەڕێوە ناچن، بە تایبەت ڕۆژگارێکی وەکی ئەوڕۆ. ئاجا دەبێ ئینسان ئاگادار بێتن بەڕاستی تعدد شتێک نییە هەر گۆزە لە ئاوێ هەڵدان بێت و خۆ هەڵکێشان بێت و خۆ ئەوە بێتن و دوایە ئینسان داری لەگەڵ دەوڵەمەندان لە ئاوێ نەنێتن. دەوڵەمەند خوا پێداوە لەوانەیە ینی هەندێک شت تەرتیب کاتن، جاروەیە بتوانێت کێشەکانی خۆی بە کەسێکی دیکە چارەسەر بکاتن. کاکە توی هەژار لەوانەیە خەڵک ئەگەر ڕووی تێ بکەی کورە ئیستیشارەی پێ بکەی هەرگوێشت لێ نەگریتن. جاروە هەیە یەکابرا بە هەژاری خۆی کاتە دوو بەستە زمان، ئاخە خەڵک نایە سوڵحیشت بکات. جاروە هەیە لێ ئەنی ئەمنەوەی کە دەڵێمەوە حەقیقەتە، وانییە بڵێنە من باسی شتێکی خەیاڵ کرد. نە، ئینسان دەبێ بزانێت چۆن هەنگاو داوێ شتێک لۆ خۆی لەسرە خۆی نێنیتە ڕێی خۆی کەوا نەتوانیتن هەڵی بگریتن. نا سارد و ناکەمەوە بڕوا بکە، سارکردنەوە نییە، ئەو حەقیقەتە. چونکە لەگەڵ ڕێزم زۆر پیاوچوینە ئەو مەیدانەی وایە کردی حەقی پیاوە بە ڕێزەکانی کەشیان خواردی. ئین صح التعبیر، ینی ئافرەتان هەر قسەیەک کڵێ
دەڵێ وەڵڵاهی نمونەیەکی خراپتان بەڕێ کرد، ئەدی فڵان کەس نابینی، ئەدی فڵان کەس ئەوە نەبوو. نە، ئێخۆ ئەو پیاوە یعنی کەوای کرد مانەیوانیە ئەوی دیکە شوابێتن. نە، ئەوان دەگەڕێن لەو سەری دنیاە بڕوا بکە لە یابان هەتا ئەرجەنتین، هەمویان لەبەرە، تەبیعەتیان وایە. نمونەی خراپ ڕاستەوخۆ دەینەوە ناو مەجلیسێ، جا لێ ئیسان نمونەیەکی جوان نیشاندا وە با بزانێ، ئەوەش حەقەتێکە بە ئافرەتان بزانن. بەخوا نییە سە زۆر زار دەڵێ کاکە من لەوە تو دەبمە پێغەمبەرە تو لەم بە خەدیجە عەلەیهی السەڵات وەسسەلام. بەخوا زەحمەتە، نە پیاو دەبنە پێغەمبەر نە ئافرەتیش دەبنە خەدیجە. ئەوە حەقیقەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو هەموو خێزانانە هەر حوبەکە لە بۆ ئەوی بوو، یعنی کە باسی خەدیجە ئەکرا جیاواز بوو، بۆمانەی نە ئەوان دیکەی خۆش ناویستن، بەڵام خەدیجە تەواو جیاواز بوو. چونکە وەوان پێ دەڵێن کاکە وەڵای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچی بەسەر خەدیجە نەهێنا. تەمان ئەو باسە زۆر هەڵەگریتن، بەڵام بەس لێرەدا ئەوەیە ئەگەر بمانەوێت دڵی ئافرەتان ڕابگرین، هەرگیز دڵی ئافرەتان ڕاناگیرێتن. تەبعیان وایە، ئیتر ئەوە شتێکە دەبێ ئەوانیش بزانن و ئەمەش بزانێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر هەتا ئێوارە لە پشتیان کەی دوایە گەر پێیان لە کۆسپەی دەرچێ ئاڵا یوکەفرنە العەشیر. هەستی حەدیثە کاک. بەڵام مانایوەنی ئافرەتی جوامێر و لێهاتوش نییە، بەڵام ئیتر کەمیش. دێنە سەر باسی خولع، باس و بابەتێکی گرنگ. ئەفەرمێ وەالخولع جائز. خولع واتە کڕینەوەی تەلاق لەلایەن ئافرەتەوە، واتە بەخۆی ببێتە خاوەندداری تەلاق. تەمان تەلاق لە بەردەستی پیاوە، بەڵام ئافرەتیش ئەو مافەی هەیە کەوا خولع بکات و تەلاقی خۆی بکڕێتەوە. والخلع جائز على عوض معلوم. دەڵێت کڕینەوەی تەلاق لەلایەن ئافرەتەوە دروستە لەسەر نسبەیەکی دیار، لەسەر عیوەض و بەشێکی دیار معلوم لەما بینی ژن و پیاو. طبعا ئەگەر دیار نەبوو ڕاستەخۆ بە مەهر و میثل ئەبێتن، یان بە مارەی یەکەی دیکەی ئەبێتن. وتملك به المرأة نفسها، بەو خولعە ئافرەت دەبێتە خاوەنی خۆی، ولا رجعة له عليها. پیاوەکە ناتوانێت بێنێتەوە بیجێڕیتەوە ژێر نیکاحی خۆی إلا بنکاح جديد، مەگەر بە نیکاح و مارەکردنەوەیەکی نوێ نەبیتن کە جیا لە مارەیەکەی ڕابردووی. ويجوز الخلع في الطهر وفي الحيض. دروستە خولع ئەگەر ئافرەت لە پاچی دابێ لە حەیضیش دابێ. تەمان ئەو قسەیە دەکەین دوایە دێن ئەوەمان لۆڕوونە بێتەوە لە باسی تەلاق، لە باسی تەلاقی سنی و بیدعی کە لە طهر و حەیضدایە. بۆیە لێرانە ئەڵێ خولع وەکو تەلاق نییە. ڕاستە کڕینەوەی تەلاقە لەلایەن ئافرەتەوە، بەڵام لە هەردوو حاڵەکان دروستە ئافرەت تەلاقی خۆی بکڕێتەوە. ولا يلحق المختلعة الطلاق. کاتێک کەوا ئافرەتەکە تەلاقی خۆی کڕیەوە لە پیاوەکەی بە عیوەضێکی معلوم، بە نسبەیەکی دیاریکرا و بە ماڵێکی دیاریکرا و ئەوە لەو کاتەدا پیاوەکە نە ظیهار و نە ئیلا و نە تەلاق و هیچی دەربارەی ئەو ئافرەتە پێ ناکرێت، چونکە ئەو ئافرەتە ئێستا خاوەنی تەلاقەکان. دوایە دێتە سەر باسی تەلاق. طبعا لە هەندێک کتابان تەلاقیان کردی عەفەن خولعیان کردتە بەشێک لە جۆرەکانی تەلاق. یعنی لێرانە بەشێکی سەر بەخۆیە، بەڵام لە هەندێک کتابان کرایتە بەشێکی جۆری تەلاق، هەرچەندە تەلاقەکە لە تەرەف ئافرەتەوەیە. باسی تەلاقە کاتن ئەفەرمێ والطلاق ضربان صريح وكناية. تەلاق کە جیابوونەوەی پیا و ژن لە یەکتری دوو جۆرە، چ بە سەراحەت بێ چە بە کینایەت بێتن. واتە وشەیەکەوە تەلاق نەگەینێ بە سەریحی و بە ڕاشکاوی، بەڵام مەبەستی بەنیەتەوە جیابوونەوە بێ لەو ئافرەتە، یان جیاکردنەوەی ئەو ئافرەتە بێ لە ژێر نیکاحی خۆی نێڵێت، ئەوە کینایە. فالصريح ثلاثة ألفاظ. ئەو وشانەی کە ڕاشکاوانە لە قورئاندا وارد بووینە لە فەرمودەکانی خوای پەروەردگار، لە فەرمایشی خوای پەروەردگار، سێ وشەنە: الطلاق والفراق والصراع.
ئەو سێ وشانە لە قورئاندا هاتینە کەوا چ بە تەلاق بێتن ئەنتی مطلقە، فارقتوکی، سەڕەحتوکی، یعنی ئەو وشانە کە بەکاربینیتن ئەوە ئەو ئافرەتە تەلاقی لەو پیاوە ئەکەون. ولا يفتقر صريح الطلاق إلى النية. کاتێک کە ئەو وشانە بەکارێن لەبەرەوەی ئەو وشانە ڕاشکاون لە قورئاندا وارد بووینە، ئەوە لێرەدا پێویستی بە نیەت ناکاتن، چونکە ئەو وشانە ڕاستەوخۆ تەلاقن. طبعاً حەدیثێک وارد بووە کە علەما دەیهێننەوە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ثلاث جدهن جد وهزلهن جد. یەک لەوانە الطلاق، طلاق و نیکاح و ئەوانە چ بە کابرا بە وەکو سوحبەتێک بەکاربینیتن، ئەگەر کەسێک بڵێتە ئەوە یەکێکی دیکە وەکو تەلاقدان بڵێتە خێزانی خۆی، یان بڵێتە لەو مارەکردنەوەنە ئەو قسانەی کە لە مارەیی بەکاردێن و بەکاری بینیتن یان کچەکەی خۆی بداتێ، ئەوانە هەزلی پێ ناکرێ، وەکو شتێکی سوحبەت بەڕێ ناکرێ مەزلیس، بەڵکو لێی مارە ئەکرێتن یاخود لێی جێ ئەبیتەوە. بۆیە بەڕاستی ئەوانە خەتەرن. جا کارەسات لەوەی دایە کابرا ئەبینی مستەمڕ ئەوانەی حاشاک ینی معاملە چینە یان ئیشی قورسەکەن، یعنی دەیانەوێ خۆیان زەخمکەن، مستەمڕ وشەی تەلاقیان لە بۆ ئیشەکانیان لەسەر زاریە. زۆر کارەساتە. لەوانەیە هەبیت چەندین جار تەلاقی کەت بن ناشزان. تەلاق ئەوەی پێ ناکرێت، گەمەی پێ ناکرێت، یعنی شتێک نییە لۆ پیاوەتی و شەهامەت بەکاربێتن، ناکرێ بەکاربێت، خەتەرە. کابرا دەیەوێ یعنی کە ئەنەما من حتا ئاخر شت ئەوە لەگەڵە توو ڕۆیشتیمە تەلاق ماینایتە گۆڕێ. تۆ ئینسان بەڕاستی خۆی لەو وشانە پارێزیتن. بەهامەتەوەی ئەسڵن تو باسی ناوماڵی خۆت نەکەی، ناوماڵی خۆت نەینێت بەردەستی خەڵکی. والكناية كل لفظ احتمل الطلاق وغيره ويفتقر إلى النية. بەڵام هەر وشەیەکەوە احتیمالی یعنی لێی بخوێنێتەوە وشەی مانای تەلاق و غەیری تەلاق، بەڵام پێویستی بە نیەتە. بۆن من ئێستا کابرا لە ئافرەتی خۆی تووڕە بوو، پێی بڵێتن بڵێ بڕۆ ماڵی بابی خۆت بە نیەتی تەلاق، بە نیەتی تەلاق، چکەوە کینایە بڕۆ ماڵی بابی خۆت. کابرا وشەی یعنی ئێستا گەر هەر ئەوان لە ئەعتیادی بڵێتن تەلاقی لێ ناخوێنرێتەوە، بەس کابرا تووڕە بووە دەیەوێ ئافرەتەکەی تەرد بکات و دەری بکاتن، لەو کاتەدا ڕاست پێڵێ هەستە بڕۆ ماڵی بابی خۆت، مەبەستیشی تەلاق بووە، ئەوە کینایەیە. طبعاً خوا پەناماندانی ئەو شانە بەڕاستی ناڵە نیسان هێنی محاولە بکە کاتێک کەوا تووڕە ئەبیتن لێک دوور بکەونەوە، چونکە شەیتان لەو حاڵەتانەدا بازاڕی زۆر خۆشەدی، زۆر یعنی ئەوانەی کەوا ڕۆژانش لە لای ئیبلیسەوە خەڵاتەکرێن، وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ ئەو شەیتانانن کە لە سوپای شەیتان ئیشەکەن کەوا مابەینی ژن و مێردەکان تێکەدەن. بۆیە زۆر کارەساتە. کاتێک کە تووچکە بەڕاستی جێگای داخە، زۆر جاروێ لە تەلەڤیزیۆنەکان لە ئیعلام لە شوێنێک ئەوە کابرا دێنینێن دەڵێن ئەرێ لەگەڵ خێزانت چۆنی، دەڵێ هەتا ئێستا لێک تووڕە نەبوویمە. تەمان ئەو قسەیە بەڕاستی واقعی نییە. کەسمان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوتر. کاکەمە گۆشت و خوێنی دڵیشت دێشی، ئەویش دڵی دێشی، خۆ مەرز نییە تو دڵت نێشابی، ئەو دڵی دێشی. ئەجا لێ ئینسان تووڕەشە بیت پێچیش دێتەوە، کە پێچیش دێەوە کە تووڕەشە بی، بەڵام حاوەلە بکەی یعنی سنوورێک لە بۆ خۆت دابنی کاتێک کە تووڕەیەک ئەکەویتە ناو ماڵێ، بە زووترین کات ئەو تووڕەیە هێواشی بکەوە بە لێکجیابوونەوەیەکی کاتی بێتن، چوونە دەرێک بی، چوونە مزگەوتێک بی، چوونە سەفەرێک بیتن، لۆی حاڵەتەکان ئاسایی بنەوە. دڵ تەبعی وایە، لە زبانی عەرەبی دڵ پێوتێ قەلب، یەتەقەلب، گۆڕانکاری بەسەردادێتن، چاکە بیتەوە، چکە ئینسان پەشیمانە بێتەوە، شەیطانیش لێوە دوورەکەویتەوە، دەڵێ سەرکەوتوونە بۆ میتر ئەویش پشتت تێکە، هەتوش دوایە چاکە بیەوە. والنساء فيه ضربان. ئافرەت لە چۆنیەتی تەلاقداندا دوو بەشن، دوو جۆرن. ضرب في طلاقهن سنة وبدعة وهن ذوات الحيض. جۆرێکیان لە ئافرەتان تەلاقدانیان یا سنەتیە یان بیدعەیە. سنە واتە گونەهبار نابێ کەسەکە،
یان بدعێ و گونەهبارە بێتن لە حاڵەتی ئەو تەلاقدانەدا. طبعا کە دەڵێن سنەتە و تەلاق بەو مانای نایانی تەلاقدان سنەت بێ، بە ئاگادار بیت، یعنی تەلاقدان سنەت نییە. یعنی عولەما کە ئەو وشیان بەکارهێنایە واتە لەو حاڵەتەیدا کە ئافرەت ئێستا دەینە سەرێ کە پیاوەکە خێزانەکەی خۆی تەلاق بداتن گونەهبار نابێت، چونکە تەلاق وەک عولەما دەفەرمون یعنی یەکێکە لەو بەخششانەی کە خوا بە مرۆڤەکانی بەخشیوە. چونکە گەر هات با و پیاو مارەی کرد و هەتایە پێکەوە بە بەڕاستی کارەسات بوو. لەبەر چی؟ لەبەرەوەی جاروە هەیە عیلاجەکە بە تەلاقە. ئەو پیاوە خەلەلی هەیە، ئەو پیاوە دوور لە ڕووتان لە ڕووی ڕەوشتەوە تەواو نییە، لە ڕووی نەفەقەوە ناتوانێت پیاوەکی بێسەروبەرە ماڵی ئەوەی چی دیکە تەحمولی ناکەنیان ئەو ژنە تەحمل ناکاتن داوای تەلاق بکاتنیان ئەو ژنە بە پێچەوانە ئافرەتێکی ناشایستێ بەو پیاوە تر حەق خۆیتی جگە لەوانەی کەوا باسیشمان کردن کە پیاو لێیە داوای تەلاق کاتن فەسخی بکاتن کە پێشتمان گوتن بە ڕەس و جنون و جوذام و بەڵێن ڕێتق و ئەوانە عینە و جوب و ئەوانە کە لە پیا و ژندا هەردووچیان واردن هەریەکەی دوو نەخۆشی جستەیان ئەبنجگە لە بەڕاست و جنون. ئێشتی دیکەشێ دوێ تەلاق نیعمەتێکی خۆیە، بەڵام حەدیثێک واریدە کە هەندێک لە عولەما بە صحەتی دائنێن بە صحی دائنێن دێکیش بە ضعیفی دائنێن ئەبغەض الحلال عند الله الطلاق. طبعا علەمای معاصرش هەندێک بە صحی دائنێن هەندێک بە ضعیفی دائنێن، بەڵام مەفهومی حەدیثەکە تەواوە. فعلا طلاق حەڵاڵێکی بێزێندراوە. ئەبغەض الحلال عند الله الطلاق شتێکی باش نییە ئینسان دەستی لۆ بە تا ئەکرێت کە ئەو ئافرەتەش تازە مەحروم بووە، ئەو ئافرەتە بوویتە بێوەژن منداڵی لە تو هەیە، دوایە تەلاق کارەساتێک دەینیتن کە زۆر گەورەیە، ئەو پیاوە دەتوانی ژین بینیتەوە، لەوانەیە بتوانی هێلانەیەک لە خۆدانی، بەڵام ئەو کڕووکچانە بێسەروبەرت ئەبن، ئەو کڕووکچانە مەحرومە بن لە باوەشی دایکایەتی و بابایەتی، تازە هێلانەی ئەوان تێکچوو دوێ بەڕاستی تەلاق کارەساتە. حتا ئەکرێ ئینسان دەستی لۆ نەما، ینی مەلەفێکە لە سەروی هەموو ڕەفەکانی دانێ، هەرگیز لۆوەی نەیبینی، نەکا ڕۆژانە چاوت وێبکەویت و ناوە ناوە بڵێ وەڵی بە ئەو مەلەفەی بکەمەوە، نەوەڵام حاولە بکەن لە شوێنێکی بزری دابنێ با ئیلە ئەبەد دەستی لۆ نەبەی. مەلەفە ینی حەقێکی شەرعیە، بەڵام دەستی لۆ نەبەی باشە، چونکە مادەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەلاقی دابێت کەواتە خەڵاس، ینی دوایە سوورەتێکی بەناوە، دوایە لە قورئان وارد و ینی شتێکە بەڵێ ڕێگە پێدراوە، بەڵام ئینسان دەستی لۆ نەبە. ئەوانە چینە و ئافرەتانی کە ڕێگە پێدراوە سنەتیە و بیدعەیە و گونەهبارە بێتن ئەو کەسە وهن ذوات الحیض، ئەو ئافرەتانەی کە حیز ئەبینن کە جیمەعیان لەگەڵ کرایە گواساینەوە و پیاوەکە چوویتە لایەن. فالسنة جاجۆری تەمەنەوە لە ضەربی یەکەمە، ضەربی یەکەم بەشی یەکەم دوو جۆرە سنەتی و بیدعی. سنە چێیە؟ ئەن یوقیع الطلاق في طهر، پیاوەکە تەلاقەکەی خۆی بێخیتن لە حاڵەتێک کە ئافرەتەکە پاک بێتن، واتە حەیضی دیدبێت و پاک بوو بێتەوە، غەیری جامعین غەیری مجامعین فیه، کاتێک کەوا ئەو ئافرەتە بڵێن سوڕی مانگانەی بینی پاک بۆ پیاوەکە نەچوو بێتەوە لای، لۆوەی احتیمالیەوەی لێ نەکرێ حەملی لێ ببێتن لە حاڵەتی پاچیدا بێ، ئەوە سنەتیە، واتە لێرە نەگەر پیاوەکە تەلاقیشی بدا گونەهبار نابێتن. والبدعة أن يوقع الطلاق في الحيض أو في طهر جامعها فيه. ياخذ بدعة شيء گونەهبار بێت لە حاڵەتی حەیض، لە حاڵەتی حەیض کە لە سوڕی مانگانەدایە، یاخود لە حاڵەتێک کە بۆ نمونە حەیضی دیت بێ و پاک بوو بێتەوە چوو بێتە لای، نەکا احتیمالیەوەی لێ بکرێتن کەوا حەملی لێ بێتن، ینی جامعها پیاوەکە لە لای ینی چوو بێتە لای سەرجەی لەگەڵ کردبێتن، ئەوە گونەهبارە بێ پیاوەکە لەو حاڵەتەدا هەگەر تەلاقی بداتن. بەشی دووەمیان وضرب ليس في طلاقهن سنة ولا بدعة، بەشێکی دیکەمان هەیە لە ئافرەتان نە سنەتە و نە بیدعەیە، وهن أربع، ئەوانش چار جۆرە ئافرەتن. الصغيرة ئافرەتێکی کچکەیە کە هێشتا حەیضی نەبینیوە، کچکەیە
والآيسة ئافرەتێکە کە ئەوەندە بە تەمەن بوو بێتن لە حەیز چوو بیتە دەر، چونکە ئافرەتان هەیە یعنی بە زۆری کە بە تەمەندا چوون ئیتر حەیز نابینێت، سوڕی مانگانە نابینن. والحامل و ئافرەتێک کەوا لە حەملدایە، یعنی لە حاڵەتێکی وادایە کە حەملی لێ هەیە لە پیاوەکە، ئەویش هەڕاست عیدەی حەمل بینیتن ئیعتیادیە. والمختلعة التي لم يدخل بها، ئەو ئافرەتەی کەوا تەلاقی خۆی کڕیتەوە کە لە کاتی ئەوە نەچوویتە لای، لە کاتی لە خۆلعدایە، ئەویش ئیعتیادیە و ئەگەر تەلاقی بداوە ضەربی دووەمە. بەڵێجا ئەوە کە لێرانە عولەما وایان فەرمووە تەمەن لە ژێر ڕۆشنایی ئەو ئاەتە و لە ژێر ڕۆشنایی بڵێن ئێستا دێین لە باسی تەطلیقات و ئەوانە، ئەو فەرمودانەی کەواری بووینێ لە چۆنیەتی تەلاقدان، چونکە مەسەلەی تەلاق بەڕاستی معلومی وابزانم هەندێکتانە ینی لەوانەیە معلوم بێتن لاتان مەسەلەی تەلاق ینی قەزیەیەکە مختلف و فیهیە، چۆنیەتی تەلاقدان و چۆنیەتی جەلسەکان و ئەو بابەتانە، ینی مەسەلەی کە لە یەک مەجلیس بە چەند تەلاقێک بکەوێت و بە چەند تەلاقێک ناکەوێتن. طبعاً ئێستاش لە نێوان عولەما ئەو ئیختیلافە هەر ماوە، ئەو ئیختیلافە کە لە سەردەمی پێیانبەری خوا صلی الله علیه وسلم و لە سەردەمی ئیمامی بەکر و 2 ساڵ لە سەردەمی ئیمامی عومەر کە تەلاقەکان چۆن بووین و دوای ئیمامی عومەر کە چۆن بڕیاریدا کە ئیبن عەباس ئەفەرمێتن کە ئەفەرمێ خەڵک پەلەیان کردو جا مەذهبی ئیمامی شافعی لەسەر ئەوەیە، یعنی ئەو تەلاقانە چۆن بکەون دیارە. ئەجا ئێستا دێین لە چۆنیەتی تەطلیقات، یعنی ئایا پیاوی کە ئازادە خاوەنی چەند تەلاقانە چۆن تەلاق ئەداتن لە مەجلیسەکانیدا، یعنی بە حەقەت ناڵم ئەو بابەتە ڕوونبوونەوەی بەڕێک زەحمەتە، و کاتێکیش کە کەسێک دەپرسێت لە مامۆستایەک وا باشە بەڕاستی تەحویلی لیژنەی فتوا بکرێتن. یعنی من جارێکیان لای مامۆستا الله هەرتەری بووم هەزار ڕەحمەتی لێبن، پیاوێک لە مەخموری ڕەهات بوو ساڵی تقریبا 20 ساڵ پێش ئێستاکە، هێشتاکە لە مزگەوتی تعجیلی بوو، زۆر لە مێژانی مزگەوتەکە تعمیر نەکرابەوە، لەوانەیە 20 ساڵ پێش ئێستا زیاتریش بیتر، لە سەرەتای 2000ەکان بوو، لە سەرەتایەکەی بوو 2000 بوو 2001وانە. مامۆستایەک لێوێن دەردەیناسم بڵێن ناردبووی، مامۆستا هینای قورئانی هینا ئەوە دەستی پێ لەسەر ڕاگرگوتی چ گوتیە، تاوان مامۆستا عالم بوو بە حەقەت، بەڵام ینی ئەو بابەتە زۆر جاروەیە کابرا لەوانەیە لە لیژنەی فتوا زیاتر هەز بە سام و هەیبەت بکە و زیاتر بتوانی قسەکانی چۆن گوتینە نەگۆڕی، لەوانەیە لە بەردەم مامۆستایەکیدا شەرم نەکە، و ئەمثالی مامۆستاش لەگەڵ ڕێز مامۆستا الله هەرتەلی کە من ئێستا، ینی کابرا تەواو بزانی ئەو مامۆستایە جێ ئێعتیبارە. لێیە قەزەی تەلاق بەڕاستی دەبێ ئاگادار بی، یعنی کەتیە نەکەتیە بە هەموو کەس نایەتەوە فعلن، یعنی قەزەیەکە حساسە. دوایش عولەما یعنی جاروە هەیە ئێعتیبار لە بۆ کەسەکە دانراوە، لە بۆ عائیلەکە دانراوە بە مەذاهیبی دیکە کە کۆک دەڵێن تەلاقەکە نەهێ خوێندراوە لەبەر چی ئێعتیباری دیکە دانراوە، بەڵام لە مەذهبی شافعی بەو شێوازە کە جەلسەکان حسابیان لۆ کراوە. جاء فەرمی ويملك الحر 3 تطليقات والعبد تطليقتين، کەسێکی ئازاد خاوەنی 3 تەلاقان کاروا واریدە لە ناوەمە، بەڵام عەبد ئەوەی کە کۆیلەیە لێرەشدا مافی کەمترە خاوەنی 2 تەلاقانە. ويصح الاستثناء في الطلاق إذا وصله به، کاتێک کەوا ئەو کەسە تەلاق داتن دروستە جیاکردنەوە لە حاڵەتی تەلاقدان ئەگەر هاتوو تەلاقەکانی ڕاستەوخۆ بەستەوە بەو قسەی کە دەیکا، بۆ نمونە ینی هەبووە 2 ئافرەتی پێکەوە تەلاقداینە، 3 ئافرەتی لە ژێر نیکاحدانە دەڵێ بۆ نمونە فلان و فلان و فلان نەڵێ هەموو تەلاقەکانم کەون، یان بۆ نمونە دەڵێتن 2 تەلاقم کەون 1 نا، ئەنی ئەوە لێک جیا کاتەوە لۆ ئەوەی کە
هەموو تەلاقەکانی نەکەنەوە ئیذا وەصەلەه به لە کاتی گۆتندا ئەو جیاکاریە ڕاستەوخۆ پەیوەندی پێوە هەبێتن نەک فەصل واقع بێتن مابین واقع بێتن دوایەوەی کە قسەی یەکەمی کرد دوایێ بڵێ مەبەستم ئەوە نەبوو ڕاستەوخۆ جیاکردنەوەکەی لەگەڵ تەلاقدانی کە باسی کرد پێکەوەیان دەربڕێت ويصح تعليقه بالصفة والشرط دروستە بۆ نمونە تعلیقەکەی ئەو تەلاقدانەی ببەستێتەوە بۆ نمونە بە سیفەتێک بە شتێک یاخود بە مەرجێک یعنی بۆ نمونە بڵێ وەڵاهی ئەگەر جێژنەی قوربانێ هات ئەوە بۆ نمونە یاخود بڵێ ئەگەر ئیوات کرد یان بڵێ بەو مەرجەی ئەتو نەچیۆ ماڵی بابت ئەو تعلیقە کاتێک کە لە تەلاقدان ببەستێتەوە واتە تەلاقەکەی ڕاستەوخۆ بە حوڕی نەڵێ بڵێ تەلاقم کەویتن بڵێ تەلاقم بکەویتن بەو مەرجەی ئەتو ئەگەر ئەوها بکەی یان ئەوها نەکەی یعنی بە شتێک ببەستیتەوە ولا يقع الطلاق قبل النكاح کەسێک کە هێشتا ئافرەتێکی نەچوویتە ژێر نیکاح تەلاقی لێ ناکەون مەبەستیتی ئەو ئافرەتەیە بخوازێتن بەڵام هێشتا کە نەیخواستیە ئەو خاوەنی نییە بۆی ناتوانانی بڵێ وەڵای ئەگەر ئەو ئافرەتە بۆ خێزانی من ئەوە تەلاقم لێ بکەویت تەمان ئەو شتە واریدە دیارە ینی هەبووە لە ناو ئەوەدان لێ عولەما باسییان کردیە وأربع لا يقع طلاقهم چوار کەس تەلاقیان ناکەون الصبي منداڵ والمجنون شێت والنائم کەسی نوستوو والمكره ئەو کەسەی کە زۆری لێ ئەکرێتن کە بە زۆر دەیانەوێت تەلاقی پێ بدەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله تجاوز لي عن أمتي ثلاث الخطأ والنسيان وما استكرهوا عليه نائمیش ئەوە دیارە نائیم و مەجنون و صەبی ئەوە کە لە حەدیثەکەی کەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێ قەڵەمیان لەسەر لاس ورفع الأقلام عن ثلاث ئەوانە و چوارانە تەلاقیان ناکەون ئەگەر هاتوو وشەی تەلاقیشان بەسەر زاریدا بێت بەو ئەندازەیە دێینە کۆتایی دەرسی ئەو ڕۆمان ئینشاء الله بە پشتیوانی خوای گەورە لە دەرسەکانی کەدا بەردەوامە بین وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته